جوانترین و گەرمگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئێوارەی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. سەپاندنی سزای ئەعدام بەسەر شاهین وەساف لە ورمێ، ئیدامەی گوشارەکان بۆ سەر دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە، ناڕوونی چارەنووسی ئاکۆ محەممەدنیە لە گرتوخانەی سنە، مەترسی لە سێدەردانی یوسف ئەحمەدی لە زیندانی سنە، درێژەی کۆبوونەوەی کرێکارانی ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی بێهبەهان، دەست بەسەرکرانی ناهید خوداجوو و گواستنەوەی بۆ زیندان و گیان لە دەستانی 25 کرێکار لە ڤێنزوێلا. درێژە هەواڵەکان. سەپاندنی سزای ئەعدام بەسەر شاهین وەساف لە ورمێ. شاهین وەساف شارۆمەندی خەڵکی شارستانی سەلماس و دانیشتووی ورمێ پاش 1 ساڵ بەندکران لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل بە ئەعدام مەحکوم کرا. شاهین وەساف ڕۆژی چوارشەممە 30 خەرمانانی 1401 هاوڕێ لەگەڵ هاوڵاتێکی دیکە بە ناوی ناسر وەساف بەبێ بەڵگەی قەزایی لە ماڵەکەی خۆیاندا دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ گوازرانەوە. ئەو دوو شارۆمەندە پاش ئەشکەنجەی سەخت ناچار بە دانپێدانانی زۆرم لێکران و پاش 1 ساڵ ناسر وەساف لە زیندان ئازاد کرا. شانی باسە کە جەلەسەی بە دوواداچوون بۆ دۆسیەی ئەو دوو بەندکراوە بەبێ هەبوونی پارێزەر بەڕێوە چووە. ئیدامەی گوشارەکان بۆ سەر دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە. هێزەکانی ئیتلاعاتی ڕەژیم لە شاری ئابدانان دوای دروستکردنی دۆسیەیەکی نوێ بۆ سەید ئەمیر حوسەین موسەویان زادە بە مەبەستی دەست بەسەرکردنی ناوبرا و هێرشیان کردوتە سەر ماڵی باوکی، بەڵام نەیانتوانیوە دەست بەسەری بکەن. بەرە بەیانی ڕۆژی سێشەممە 1 ڕۆژشەممە هێزەکانی ئیتلاعات و فەراجە بۆ دەست بەسەرکردنی سەید ئەمیر حوسەین موسەویان زادە بە چەند ماشینێکەوە هەڵیان کوتاوەتە سەر ماڵی بنەماڵەکەی وە کاتێک زانیانە لە ماڵەوە نیە هەوڵی دەست بەسەرکردنی براکەیان داوە. لە ڕاوتی شۆڕشی ژینەشدا هێزەکانی ڕژیم بەهۆی دەستڕانەگەیشتنیان بە ئەمیر حوسەین براکەیان بە ناوی ئەمیر ڕەزا بە بارم تەگرت. ناوەندە ئەمنیەتیەکان ئەو مێرمنداڵەیان بۆ ماوەی 48 ڕۆژ ئەشکەنجەدا تا ئەمیر حوسەین خۆی ڕادەست بکات. ناوبراو بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژێ ڕژیم سوکایەتی باڕێبەری و هاوکاری لەگەڵ حیزبە نەیارەکانی ڕژیم بە 24 مانگ بەندکران سزا درراوە. ناڕوونی چارەنووسی ئاکۆ محەممەدنیە لە گرتوخانەی سنە. ڕۆژی پێنجشەممە 26 ڕێبەندانی 1402 ئاکۆ محەممەدنیە تەمەن 35 ساڵ و باوکی دوو منداڵ لە شاری سنە دەست بەسەر و تا بە ئەمڕۆ چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ئاکۆ محەممەدنیە لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل و گەڕانەوە لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان لە چەند کیلومتری شاری سنە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کرا. ناوبراو دوای بەندکران بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیەکەی لە بەردەستانیە. مەترسی لە سێداردانی یوسف ئەحمەدی لە زیندانی سنە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ حکمی ئەعدامی یوسف ئەحمەدی بەندکراوی سیاسی خەڵکی بانە لەلایەن دادگای باڵای وڵاتەوە پشتڕاست کراوەتەوە و ئەگەری هەیە لە داهاتوێکی نزیکدا حکومەکەی جێبەجێ بکرێت. یوسف ئەحمەدی هاوڵاتێکی تەمەن 38 ساڵی خەڵکی بانە لە ڕێکەوتی هەشتی گوڵانی ساڵی 99 هەتاوی هاوڕێ لەگەڵ 3 کەسی دیکە بە ناوەکانی محەممەد کەریمی، باسێت کەریمی و محەممەد فەیزی لە شاری بانە دەست بەسەر کران. ناوبراو لە کاتی بەندکراندا بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنە گوازرایەوە. ئەو چالاکە سیاسیە لە ماوەی بەندکرانیدا بە مەبەستی دانپێدانانی زۆرەملێ بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا. یوسف ئەحمەدی مانگی خەرمانانی 1402 لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی سنەوە بە بەغی لە ڕێگەی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم و هاوکاری لە کوشتنی دوو ئەندامی سوپای پاسداران بە ئەعدام مەحکوم کرا. هاوکات 3 هاودۆسیەی یوسف بە ناوەکانی محەممەد و باسێت کەریمی و محەممەد فەیزی هەر یەکەو بە زیندانەکانی 25-30 ساڵ سزا دراون. جێگای ئاماژەیەکە یوسف ئەحمەدی لە ڕەوتی سەرکوتی بەندکراوانی زیندانی سنە لە برواری نوێی ڕەزبەری 1401 دا هاوڕێ لەگەڵ
هێمن مستەفایی و شۆڕش مروەتی بە سەختی ئەشکەنجە و ئازاردران. درێژەی کۆبوونەوەی کرێکارانی ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی بێهبەهان ڕۆژی چوارشەممە 1 ڕەشەمەی 1402 کرێکارانی شرکەتی ئاو و ئاوەڕۆی شارستانی بێهبەهان بۆ چوارمین ڕۆژی بەردەوام لە ئاسنەدانی 4 مانگ حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان 200 کرێکاری شاغڵ لە شرکەتی ئاو و ئاوەڕۆی بێهبەهان هێشتا حەقدەست و مەزایە 4 مانگی ڕابردوویان وەرنەگرتو هیچ بەرپرسێکی ڕژیمیش وەڵام دەرەوەی کێشە و گرفتەکانیان نییە. پێرسۆنێلی شرکەتی ئاو و ئاوەڕۆی بێهبەهان هەروەها خوازیاری پێدانی جێژنانە و مەزایای ساڵانەی ڕابردوو پەرداختی مابەتەفاوتی ئەو کرێکارانەی دۆخی پیشەییان گۆڕاوە و وەلانانی جیاوازی لە پێدانی حەقدەست بوون. دەست بەسەرکرانی ناهید خوداجوو و گواستنەوەی بۆ زیندان ڕۆژی چوارشەممە 2 ڕەشەمەی 1402 ناهید خوداجوو چالاکی کرێکاری خەڵکی کەرەج لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. کاتژمێر 12:30 نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە ژمارەیەک لە مامورانی ڕژیم هێرشیان کرد سەر ماڵی یەکێک لە دۆستانی ناهید خوداجوو لە شارۆچکەی فردیسی کەرەج و ئەو چالاکە کرێکاریان دەست بەسەر کرد. هێزەکانی ڕژیم هەروەها دەستیاندایە پشکنینی ماڵەکەی و دەستیان بەسەر هەندێک کەلوپەلی ناوبراودا گرت. ناهید خوداجوو لە دەست بەسەرکراوانی ڕۆژی جیهانی کرێکار لە ساڵی 98 هەتاویە کە بە 5 ساڵ زیندان مەحکوم کراوە. ئاشکرابوونی ناسناوی ئەو کرێکارەی لەلایەن بەسیجیەکەوە لە تاران کوژرا. بە پێی زانیاریەکان ناسناوی ئەو کرێکارەی شارەداری تاران کە چەند ڕۆژ لەوە بەر لەلایەن بەسیجیەکەوە لەسەر پردی نیایش خرایە خوارەوە گیانی لەدەستا بریتیە لە ئێلیاز محەممەدی تەمەن 19 ساڵ و خەڵکی ئەفغانستان. ئێلیاز محەممەدی شارۆمەندی خەڵکی ئەفغانستان بە ڕۆژە لە میوەفرۆشی کاری دەکرد و شەوانە وەکو پاکبان لە شارەداری تاران کۆڵان و شەقامەکانی پایتەختی خاوێن دەکردەوە. هاوکات لەگەڵ ڕۆژی 22 بەهمەن بەسیجیەک بە بیانووی ئەوەی کە ئێلیاز هەوڵی داگرتنی ئاڵاکەی کۆماری ئیسلامی داوە ناوبراوی لەسەر پردی نیایش خستە خوارەوە و کوشتی. ئێستاش ئەو بەسیجیە دەست بەسەر کراوەوە ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگە نادەن میدیاکانی نێوخۆی وڵات هیچ هەواڵێک لەسەر ئەو بابەتە بڵاو بکەنەوە. سازکردنی پەروەندەی نوێ بۆ شەکیلا مونفەرێد پاش ڕەتکردنەوەی داخوازی شەکیلا مونفەرێد بۆ پێداچوونەوە بە حکومەکەی لەقی 26 دادگای ئینقلابی تاران ئەو چالاکە مەدەنیەی بە 15 مانگ زیندان دوورخرانەوە لە زێدی خۆی قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات قەدەغەی چالاکی لە گروپ و حزبی سیاسی مەحکوم کرد. شەکیلا مونفەرێد کۆتاییەکانی مانگی بەفرانباری 1402 لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئیمان ئەفشاری بە شێوەی غیابی بە 15 ساڵ زیندانی تازیری 2 ساڵ دوورخرانەوە بۆ دەرەوەی تاران 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات 2 ساڵ قەدەغەی ئەندامەتی لە گروپ و حیزبە سیاسیەکان و 2 ساڵ قەدەغە ببوورن قەدەغەی کەڵگوەرگرتن لە مۆبایل مەحکوم کرا. سەپاندنی حکمی زیندان بەسەر ئیسلام ئازەریان لە دێهدەشت. ئیسلام ئازەریان شارۆمەندی خەڵکی دێهدەشت لە پارێزگای کۆکیلیۆ بۆی ڕەحمەد لەلایەن دادگای ئەو شارە و بە سەرۆکایەتی قازی قاسمی بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. ئیسلام ئازەریان بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکان و خامنەیی بە زیندان مەحکوم کرا. ناوبراو پێشتر و لە ڕێکەوتی 21 خەزەڵوەری ئەمساڵدا لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بە دانانی وەسیقا ئازاد کرا. دژایەتی لەگەڵ ئازادی بە مەرجی 4 چالاکی ژینگە پارێزی بەندکراو لە ئێڤین. بە پێی راپۆرتەکان ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لەگەڵ ئازادی بە مەرجی هومەن جەوکار، سپیدە ناسراو بە حەمیدە کاشانی دووز، نیلوفەر بەیاتی و تاهر قەدیریان 4 چالاکی ژینگە پارێزی بەندکراو دژایەتیان کردووە. بەوتەی پارێزەری ئەو 4 چالاکە ژینگە پارێزە نامەیەکیان لە زیندانی ئێڤینەوە بۆ دەستگای قەزایی نردووە و تێدا داوایان کردووە کە بەپێی یاسا لەگەڵیاندا هەڵسوکەوت بکرێت. ماوەی 6 ساڵە هومەن جەوکار، سپیدە ناسراو بە حەمیدە کاشانی دووز، نیلوفەر بەیاتی و تاهر قەدیریان لە پەروەندەیەکی ساختەدا تۆمەتبار و زیندانی کراون. ئێستا کاتی ئەوە هاتووە کە لە زینداندا ئازاد بکرێن، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکان لەگەڵ ئازادی بە مەرجیان دژایەتی دەکەن.
خۆپیشاندانی لایەنگرانی جولیان ئاسانج لە ئۆتریش. ڕۆژی چوارشەمە 2 ڕەشەمە لایەنگرانی جولیان ئاسانج بۆ پشتیوانی لەو بەندکراوە سیاسیە ڕۆژانە سەر شەقام و دژایەتی خۆیان لەگەڵ ڕادەستکردنەوەی بە ئامریکا نیشاندا. جولیان ئاسانج داهێنەری ماڵپەڕی ویکیلیکس یەکێک لە گەورەترین لە قاودەرانی سیاسەتەکانی ئامریکا و هاوپەیمانەکانیەتی و چەند جار سەبارەت بە جنایەتەکانی لە ئەفغانستان و عێراق بەڵگەی نهێنی بڵاو کردوەتەوە. ئەو چالاکە سیاسیە وەکو پاڵەوانی ئازادی ڕادەربڕین لە جیهاندا پێناسە دەکرێت و ئێستا لە زیندانێکی ئەمنیەتی لە بریتانیا ڕاگیراوە. ڕۆژی سێشەمە جەلسەی دادگایی ئاسانج لە دادگای باڵای ئەو وڵاتە لە لەندەن دەستی پێکرد و بڕیارە ڕادستی دەوڵەتی ئامریکا بکرێت. ڕۆژی سێشەمە و چوارشەمە لایەنگرانی ئاسانج لە بریتانیا و ئۆتریش ڕێپێوانیان کرد و ڕایانگەیان کە نایانەوێت چارەنووسی هاوشێوەی ئالیکسی ناڤالانی لە رووسیا بەسەر ئاسانجیشدا بێت. دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 25 کرێکار لە ڤێنزوێلا. ڕۆژی چوارشەمە 2 ڕەشەمە بەهۆی داڕمانی معدن لە وڵاتی ڤێنزوێلا 25 کرێکار گیانیان لە دەستە. بەپێی راپۆرتەکان معدنێکی نایاسایی لە وڵاتی ڤێنزوێلا بەهۆی نەبوونی ئیمەنی داڕماوە بەهۆیەوە 25 کرێکار گیانیان لە دەستە و ژمارێکی دیکەی کرێکار لەژێر دار و پەردوودا ماونەتەوە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بەرز بێتەوە. بینەرانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.